ماوەی زیاتر لە 32 ساڵە حکوومەتی هەرێم سندوقی خانەنشینی نییە. کابینەی نۆیەمیش بەڵێنەکەی بۆ دروستکردنی سندوقەکە نەبردەسەر. 5 ساڵ لەمەوبەر مەسرور بارزانی لە بەردەم ئەندامانی پەرلەمانی کوردستان لە دەی حەوتی ساڵی 2019 بەڵێنیدا سندوقی خانەنشینی لە هەرێم کارا بکات، بەڵام بەڵێنەکەی نەبردەسەر. لە کارنامەی کابینی نۆیەم داهاتووە سندوقی خانەنشینی بەپێی یاسایی پەیوەندیدار لە هەرێم کارا دەکەین بۆ ئەوەی ئەم سندوقە گرنتی مافەکانی خانەنشینانی هەرێمی کوردستان بکات. ماوەی 32 ساڵە لە سەتا حەوتی موچەی بنەڕەتی فەرمانبەران بۆ سندوقی خانەنشینی دەبڕدرێت کەچی نازانرێت چی لێ هاتووە و سندوقەکەش بوونی نییە. یاسای چاکسازی بۆ کاراکردنی سندوقی خانەنشینی هەرێم جێبەجێ نەکرا. لە یاسای چاکسازی لە دەرماڵە و موچە و ئیمتیازاتەکان کە لە ساڵی 2020ەوە دەرچووە، جارێکی دیکە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم پابند کراوە بە کاراکردنی سندوقی خانەنشینی، بەڵام ئەم یاسایەش بۆ دروستکردنی سندوقەکە جێبەجێ نەکرا. کۆی لێبڕینی خانەنشینی مانگانە لە هەرێم چەندە؟ ماوەی 32 ساڵە حکوومەتی هەرێم مانگانە لە سەتا حەوتی موچەی بنەڕەتی فەرمانبەران بۆ سندوقی خانەنشینی دەبڕێت. بەپێی خەمڵاندنەکان لە ئێستادا کۆی ئەو بڕەپارەی مانگانە لە فەرمانبەران دەبڕدرێت زیاتر لە 20 ملیار دینارە. هەر بەپێی یاسا دەبێت حکوومەتی هەرێم مانگانە لە داهاتی خۆی ڕێژەی لە سەدا 12 موچەی بنەڕەتی فەرمانبەران بخاتە سندوقی خانەنشینی کە بە نزیکەی 40 ملیار دینار دەخەمڵێنرێت، بەڵام حکوومەت ئەو کارەشی نەکردووە. لێبڕینی خانەنشینی دوای چوونی موچە بۆ سەر بەغدا. بەپێی یاسا لە بەغدا مانگانە لێبڕینی خانەنشینی لە سەتا 10 و دەبێت حکوومەتیش بڕی لە سەتا 15 موچەی بنەڕەتی فەرمانبەران تەمویلی سندوقی خانەنشینی بکات. بە گوێرەی زانیاریەکان وەزارەتی دارایی عێراق لە چەند مانگی ڕابردوودا لێبڕینی موچەی خانەنشینی فەرمانبەرانی هەرێم لای خۆی گلداوەتەوە و دەبێت لەمە دووە سندوقی خانەنشینی هەرێم کارا بکرێت، بەڵام ئەو کات دەسەڵاتدارانی هەرێم دەسەڵاتیان بەسەردا نابێت. گرنگی کاراکردنی سندوقی خانەنشینی هەرێم. کاراکردنی سندوقی خانەنشینی وا دەکات موچەی خانەنشینانی هەرێم گرنتی بکرێت و لە کاتی خۆیدا بدرێت. لە ئێستادا خانەنشینان لە عێراق موچەکانیان لە سندوقی خانەنشینی دەدرێت. ئەمەش وای کردووە سەرەتای هەموو مانگێک پێشوەختە خانەنشینان موچەی مانگانە وەربگرن. هەروەها سندوقی خانەنشینی عێراق سندوقێکی دەوڵەمەندە و قەرز بە حکوومەت دەدات. بەشێکیش لە پارەی سندوقەکە بۆ قازانجی خانەنشینان خراوەتەوە بەرهێنانەوە. داهاتی سندوقی خانەنشینی چی لە خۆی دەگرێت؟ بەپێی یاسا و ڕێنماییە کارپێکراوەکان دوای دامەزراندنی سندوقی خانەنشینی داهاتەکانی لەم سەرچاوانەوە دەبێت. بڕی پاری ڕاگیراوی خانەنشینی کە مانگانە لە موچەی فەرمانبەران دەبڕدرێت. بەشداریکردنی حکوومەت لە تەمویلکردنی سندوقەکە. ئەو بڕەپارانەی لە ئەنجامی وەبەرهێنانی سندوقی خانەنشینی بەدەست دەهێنرێن. ئەو بەخشین و هاوکاریانەی لە ناوە و دەرەوە بە سندوقەکە دەدرێن.